ئێمە ئەمڕۆتەوە یەکەممان سەبارەت بە دیارترین هۆکارەکانی زوو باڵغبوونە. بزانین هۆکارەکان ژینگەی هۆکارەکان چین، ئەمانوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕست دکتۆر ئیبراهیم خەسەوچاو بۆ کوڕاوێژکاری نەخۆشیەکانی مناڵان کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. دکتۆر فەرموو. دکتۆر جان فەرموو. سلام علیکم. سڵاو بانی باش. بانی باش دکتۆر جان خێر بیت. فەرموو. دکتۆر بەخێر بانی باش. دووبارە بەخێر بێت. دکتۆر وەکە زانین تەوەرەکەمان لەسەر دیارترین هۆکارەکانی باڵغبوونە. با سەرتا پێناسەیەک بۆ باڵغبوون بکەین. بەڵێ بەناوی خۆی گەورە و مێرەبان سوپاس بۆ بەرنامەکەتان کە باکێشتی کردین و ئەوەی ڕۆشنایەک بخەینە سەر بابەتێکی تەندروستی گری. باڵغبوون یاخود عازەبوون پێناسی وردی ئەوەیە قۆناغێکە لە قۆناغەکانی گەشەکردنی مرۆڤ چە نێر بێت چمێ لە قۆناغی مناڵیەوە بۆ قۆناغی گەورەی. ئیتر لەو قۆناغا بەعزێ هەندێک نیشانە دەرەکەون، هەندێک ئەندام و کۆ ئەندام چالاکە بن و هەندێک گۆڕانکاری لە لەش و دەروون و جەستە و پێکاتەکانی لەشی کوڕیا کچ ڕوو ئەدات. ئەمە توانین بڵێن ناوی لێ بنین کامە قۆناغی باڵغبوونە یاخود عازەبوون. باشە دکتۆر شتەمەنێک سروشتیە و گونجاوە بۆ کچ بەجیا بۆ کوڕ بەجیا کە ئەم تەمەنە ئاساییە کچ باڵغ بێت و ئەم تەمەنەش ئاساییە کە کوڕ باڵغ بێت. بڵێ بەڕاستی بە گوێرەی کۆمەڵگەکان بە گوێرەی با بڵێن کە پێوترێ توخمەکان هەندێک جیاوازی کەم هەیە. بۆ نمونە ئەفریقیەکانی ئەمریکا زووتر باڵغە بن لە سپی پێستەکان، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن هەموو باڵغبوونێک پێش 8 ساڵی بۆ کچ و پێش 9 ساڵی بۆ کوڕ باڵغبوونی پێشوەختەیە. لە دوای ئەوەوە بە ئاسایی دانرێ بە نۆرمەڵ دانرێ. تا چ تەمەنێک ئاسایی؟ 10 ساڵ بە زۆری 10 ساڵ بۆ 14 ساڵ لە کچە و لە کوڕیشە لە دوای 10 ساڵ 11 ساڵ تا 14 بۆ 15 ساڵ بە تەمەنێکی ئاسایی دانرێ. بەڵام هەر پێشکەوتنێک لە بۆ کچان لە 8 ساڵ کەمتر بێ و بۆ کوڕان لە 9 ساڵ کەمتر بێ بە پێشوەختە دانرێ. زۆر باشە. پابینە سەر نیشانەکانی باڵغبوون لە سەرتادا بەس بۆ کچان کام نیشانانن و قۆناغەکانی جیاوازە؟ بێگومان ئەو گۆڕانانی کە ڕۆدا ئەوەیە کە هۆرمۆنە ڕژێ هۆرمۆنی لە کچانە با بڵێن ئیسترۆجین و لە کوڕانە تێستۆستیرۆن. ئەم هۆرمۆنە هەندێک نیشانە دروستەکە لە بۆ نمونە لە کچانە گەورەبوونی سنگ و دروستبوونی هاتنی مۆکانی ژێرباڵ و ناولەش و لە کۆتاییە با بڵێن سووڕی مانگانە. لە کوڕانە نیشانەکانی تر بە هەمان شێوە مەسەلەن مووی بنباڵ و ناولەشیێت و دەنگی ئەگۆڕێ کوڕەکە و عادەتەن لە کوڕیش و لە کچیشە بازدانێک لە باڵا ڕوودەدات، یعنی باڵان زیاد دەکات لە پەڕێک کە ئەمە هەندێک جار مەسەلەن دایک و باوک پێی خۆشە پێی وایە مناڵەکەی مەسەلەن گەشەی زۆر باشە لەم فترەیە یا خواردنی باشە بۆیە زیایی کردووە. سەرنجی بەلای ئەوەدا نییە کە ئەم شتانە دروست بوون، بەڵام هەر کاتێک کە بینی ئەم شتانە ئەم نیشانانی کە من باسم کرد لە مناڵەکە دروست بۆ هێشتا نەگەشتۆتە ئەو تەمەنەی کە باسمان کرد ئەبێ بە زووی خەمی لێ بخوا بێنێ بۆ نەخۆشخانە و تا بزانرێ ئایا باڵغبوونی پێشوەختەیە ئەمە یان شتێکی ئاسایی. باشە دکتۆر هەر یەک لەو نیشانانە پێویستی باوە هەیە کە خەمی لێ بخورێت و سەردانی پزیشک بکرێت یان هەمویان بۆی نیشانەکان ئەو کاتە پێویستی بۆیە کە سەردانی پزیشک بکرێت؟ بڵێ وەڵای هەر بێ یەکەم نیشانەوە تۆ سەردان بکەیت، چونکە تۆ هەموو نەخۆشیکی ژوایە کە لە یەکەم نیشانەوە دەستنیشانت کرد تشخیصت کرد چارەسەری ئاسانترە بێ لەوەی کە بۆستی هەموو نیشانەکان دەرکەون. بۆ نمونە هەر یەکەم جار کچێک مەسەلەن مناڵەکە کچە با بڵێن مناڵە لە قۆناغی مناڵیایە سنگی گەورە ئەبێ زۆر ئاسانە کە بیبێ بۆ لای پزیشکێکی مناڵان یا پزیشکێکی گەشە و هۆرمۆنەکان کە بزانێ ئایا ئەمە تەنها گەورەبوونی سنگە یاخود بەشێکە لە حاڵەتی باڵغبوونی پێشوەختە. چونکە لە زۆرجار لە مناڵانی 1 بۆ 2 ساڵی ئەم حاڵەتە ڕووەدا کە ئەمە باڵغبوونی پێشوەختە نییە، شتێکی کاتیە بەهۆی تێکچوونی هۆرمۆنی لەشی مناڵەکەوە
و لە 5 ساڵی خۆی چاکە بێ و دوای ئەگەڕێتەوە ژیانی ئاسایی بەڵام ئەبێ ئەمە بە هەند هەڵبگیرێ ئەبێ بە جددی بگیرێ بزانی ئایا ئەمە باڵغبوونی پێشوەختەی ئەو نیشانەیە کە هەیە یاخود نەخێر دکتۆر دوو جۆر باڵغبوون هەیە ئەوەی کە خوێنمەوە لەسەری باڵغبوونی درۆینە چییە؟ پێویستە دایکان و باوکان شارەزاییەکان هەبێ لەسەر باڵغبوونی درۆینە لە کچەکەیە لە کوڕەکەیە کە دروستە بێت کە ئەمە باڵغبوونێکی ئاساییە و دواتر باڵغبوونی سروشتی ڕوادات. خۆی باڵغبوونی درۆینە یاخود ڕاستەقینە نییە ئەوانەیە کە بەهۆی مەسەرەن نمونە هەندێک دەرمانی ستیرۆیدەکان دەرمانی هۆرمۆنەکان بەکارەهێنرێ مناڵەکە سنگی گەورە ئەبێ یاخود وەکو باسم کرد ئەو موانەی کە لە دەوری کۆندامی زاوزێن دروستە بێ ئەمە درۆینەیە چونکە ئەمە بەهۆی هۆرمۆنی ئەسڵی مێینەی خۆیەوە نییە ئەمە لە وەرگیراوە و هەندێک جار وەکو باسم کرد تەنها گەورەبوونی سنگە یاخود تەنها مولێ هاتنە ئەمە ئەگەر سۆنەری بۆ بکەی ئەو مناڵە ئەو کچە سێرەکەی هێلکەدانەکانی هێشتا هەر مناڵین و مناڵدانی گەورە نەبووە ئامادەنی وەکو مەسەرەن کچێکی پێگەیشت و ئەمە پێڵێن درۆینە بەڵام ئەوەی ڕاستەقینەکە ئەوە کاتێککە فاسی هۆرمۆناتی بۆ ئەەکەی سێرەکەی هۆرمۆنەکانی مێینەی بەرز بۆتەوە یاخود ئەگەر کۆرپی هۆرمۆنی نێرینە تێسۆستێرۆنی بەرز بۆتەوە و بازدانی لەگەڵە لە باڵایە وەکو باسم کرد و ینی زۆر نیشانەی تر هەن کە ئەمانە وەکو گۆڕانی دەنگ وەکو بۆنی ژێرباڵ و ئەوانە کە بۆنێکی تایبەتە بەهۆی ئەو هۆرمۆن دکتۆر لە ئەو هەنگاوەیە کە لە مناڵیەوە ئەگۆڕێ بە باڵغ بوون بۆنی جیسمیش ئەگۆڵێ بێگومان بۆنی لەش ئەگۆڕێ مولێ هاتن دروستە بێ و ئەگەر کچ بێ مەسەرەن دوای دەرکەوتنی 1 بۆ 2 ساڵ لەو نیشانانە تووشی سۆڕی مانگانە ئەبێ و ئەبێ ئەمە زانیاریمان هەبێ لەسەرەوە کە ئایا ئەمە کاتێتی یان نا و ئەم حاڵەتە ئەم ڕووداوانە کە ڕوو ئەدەن چکە هەندێک جار بەڕاستی ئەگەر پێشوەختە بێ ینی نەهات بێ جاری وا هەیە زۆر قورسە حاڵەتەکە یعنی لەوانەیە وەرەمێک لە مێشکی مناڵەکە دروست بوو بێ یاخود ئەوانەی کە مەسەن تووشی هەوکردنی پەردەی مێشک دەبن کە ماوەیەک پێشێستا لە ئێرە بڵاو بۆ نەخۆشیە ئەمانە شوێنێک لە مێشکەیە پێڵن هایپۆثالەمەس کە هۆرمۆنێک ئەڕێژێ بۆ غودەی نوخامی غودەی ژێرمێشک لە ژێرمێشک غودەیەکمان هەیە گلاندێکمان هەیە کە لەوێ و LH و FSH ئەڕژێ بۆ سەر هێلکەدان و بۆ کچان و سەر هێلکە کوونەکان باوڵین لە کوڕانە بۆی هۆرجا بنەوە بە ڕشتنی هۆرمۆنی نێرینە و هۆرمۆنی مێینە بە ئەبێ ئێمە هەستین ڕێگەل لەوە بگرین یعنی نێڵین ئەم شانانە دروست بێ ئەم هۆرمۆناتە تێک بچێ و ئەگەر ئەمە هەندێک جار پێویستی بەوەیە کە نەشتەرگەری بۆ بکرێنی بەڕاستی بۆ نمونە وەرەمێکە لە مێشکی مناڵەکە ئەو هۆرمۆنە ئەڕێژی بە تۆ بێ وەرەمە لابەری بۆ ئەوەی ئەگەر با لەسەر ئەو بمێنینەوە نمونەیەکمان پێ بڵێ لەسەر ئەوەی کە لەکەیە پێویستی بە نەشتەرگەریە و ئەگەر نمونەیەکت لابێ نمونەیەکی زیندوو ئەوشمان بەباسکێت بەڵێ بەڕاستی ئەگەر وەکو باسم کرد ئەگەر وەرەمەکە لە مێشکا بێت یان لەو گلاندەیە بێت کە باسم کرد ئەبێ ئەوە لا ببرێ بە نەشتەرگەری یا بە تیشک جاری وا هەیە تیشکی لێدەن یاخود لە دڕکەپەتێک حەبلی شەوکی کە فەقارات کە ڕەبتە بە مێشکەوە ئەگەر لەوێش وەرەمێکە بێ یاخود شێواویەکی زگماکی هەبێ مە باسی مناڵانەکەین هەستی پێ نەکرابێت تا گەورە بووە ئەبێ ئەوەش ڕاست بکرێتەوە و هەندێک جار ئەو وەرەمانە بە شێوەی کیسی هێلکەدان لە ناو کچانە دروستە بێ و ئەو کیسانە ئەو وەرەمانە با بڵین هۆرمۆنی مێینە ئەڕێژێ ئیسترۆژین ئەڕێژێ ئەبێ دیسان ئەوە لا ببرێ لەویشە بەڵام بێگومان لابردنی هێلکەدان قورسە یعنی تۆ بێ سپۆری زۆر تایبەت حساباتی بۆ بکە هەندێک جار زۆر بە وردیەوە پێڵێن مایکرۆسێرجری یان نەشتەرگەری ورد ئەبێ ئەمە لا ببرێ بۆی مناڵەکە لە داهاتووە تووشی نەزۆکی نەبێ و تووشی کەمبوونی هۆرمۆنەکە کە کاتێک پێویستێتی کە گەورە بووە حەقی خۆیەتی توش نەبێ و ئێمە لەو حاڵەتانە ئەبینین بەڵام حاڵەتش خۆشبەختانە هەنی زۆر نییە و نسبەتێکی زۆریشیان پێویستیان بە نەشتەرگەری نییە پێویستیان بەس بە دەرمانە تا ئەگەیتە ئەو تەمەنەی کە تیایدا باڵغ بوون نۆرمەڵەوە ئاساییە
و کە گەشتیتەوە تەمەنە قەیچێکا با باڵق بێ ینی زۆر کێشێک باشە. باس لە نیشانەکان کرد لە کچان و لە کوڕانیشە ئەو نیشانانە ئەکرێ بڵێن بۆ نمونە نیشانەکان ئاماژەت بۆ کرد لە کچانە سنگەورە بوونە لە پاشا هاتنی مۆ لە چەند بەشێکی جەستەدا ئەگەر پێش و دووا بکەوێت هۆکارە بۆ ئەوەی لەوەی کە بڵێ باڵق بوونەکەی باڵق بوونێکی ناڕێکە خۆی بەڵێ جاری وا هەیە مەسەلەن سنگی مناڵۆک و باسم کرد پێش هەمویان پێش هەموو شتێکەکەوێ یاخود گەورەبوونی هێلکە گونەکان پێش نیشانەکانی تر ئەکەون عادەتەن وایە ڕەوتی گەشەکردنەکە بەڵام ئەش گونجێ مەسەلەن وەکو کاکە باسی کرد لە درۆینەکانە بە تایبەتی ئەوەی کە ئێمە لەسەر گورچیلە گلاندێکمان هەیە پێڵێن ئەدریناڵ ینی گلاندی سەر گورچیلە ئەویش هۆرمۆنی نێرینە و مێینە ئاڕێژێ ئەگەر زۆر جار ئەوانە بڕێژێ ئەوە مولێ هاتنی ناولش یاخود بنباڵ پێش نیشانەکانی تر دەکەوێت ئەمانە هەمووی ڕوودات ینی خۆی پرۆسەیەکی کەمێک ئالۆزە لە هەموو کەسێکاوەکو یەک نییە بۆیە لە کتێبەکانە لە تێکسبوک گەورەکانە دائیمەن ئەڵێ تۆ مناڵەکەی خۆت مقارنە مەکە بە مناڵی یەکێکی تر ئاویش وەکو ئەو بڕوا وەکو ئەو بێ 100% نەخێر ئێمە لە شتێکی سابتمان نییە شتێکی مەسەلەن مەحسوورمانێ بڵێن بە ئللا ئاوا بڕوا هەندێک جار گۆڕنی دەنگ پێشەکەوێ هەندێک جار گەورەبوونی سنگ پێشەکەوێ بەڵام بە شێوەیەکی گشتی توانین بڵێن بەو شێوەیە دەست پێکە هەندێک جار زیبکەی دەموچاو یەکێک لە نیشانەکانی ئازەبوون ئەوە پێشەکەوێ پێش هەموو شتەکانەکەوێ ئەچێ بۆ لای دکتۆری پێست زۆر جار فکری بۆ لای ئەوە ناچێت کە مناڵەکە بازدانێکیشی لە باڵایە زیاد کردووە هەڵەسێ بەس دەرمانی جیبکەکانی بۆ نووسێ و پێستەکەی باش بێ بەڵام لە ئەسڵانە خێر ئەمە هۆرمۆنی پێویستە ئەو هۆرمۆنی نێرینەیە یا مینەیە کە زیادە دابەزێنرێ بە عیلاجی تایبەت و فەحسی تایبەت هەیە کە ئێمە لە نەخۆشخانەی خۆمان هەمانە نەخۆشخانەی مناڵان ئێمەیان هێنین ئەو مناڵانە گۆنادۆترۆپیک هۆرمۆن تێست ینی ئەو هۆرمۆنانەی نێرینە و مینە بە زۆری لە کاتی خەوا یا لە کاتی شەوا ئەڕژێن تۆ گەر بڕۆی لە تاقیگە بە ڕۆژ فەحسێ بکەی ڕەنگە هۆرمۆنەکەت نۆرمەڵ بێ بەڵام لە پەرخەی خەوا یا لە شەوا بچی فەحسی هۆرمۆنەکەت بکەی سەیرەکەی هۆرمۆنەکەت بەرزە مشکلەیە هەیە بۆیە ئێستا تێستیان بۆکەن یعنی تێستی تایبەت بۆکەن بۆەوەی بزانن ئایا لە ئەسڵا بەرزە یان نا لە نەخۆشخانە داخلەکرێت چەند سەعاتێ دەرزیکی لێیەن و دوای 2 سەعات دوای چەند سەعات سامپڵی خوێن وەرەگرن بزان بەرز بۆتەوە هۆرمۆنەکانیان نا ئەگەرە بەرز بوو بۆ ئەوە خۆیەتی ئەگەر بەرز نەبووە ئەوە خۆی نییە ئەوە درۆینەیە باش دکتۆر شێوازی ژیان خواردن تا چەند کاریگەری هەیە لەسەر زوو باڵق بوون یان باڵق بوون لە کاتی ئاسایی و سروشتی خۆیدا و جیاوازی با بڵێن بکەین لە کەسێک کە کوڕێک کچێک لە هەرێمی کوردستان بۆن شاری سلێمانی باڵق بێت دۆخی ژیانی وای کردووە کە ئەم لەم تەمەنەیە باڵق بێت کە زۆرینەی ڕێژەکە با بڵێن وا دەرەکەوێت لەگەڵ با بڵێن وڵاتێکی دراوسێمانە بەڵێ وڵا طبعاً ئێمە بۆ ئەو حاڵاتە زۆر هۆکارمان هەیە هۆکاری خۆراکی هۆکاری جینیتی هەندێکی ئەمە وراسیە ینی گەدی قەت بگری کاتێکە دایکەکەڵێ وڵا خۆشم وا بوو من زوو باڵق بووم یا باوکەکەەوە ئاڵێ یا نەنکو با پیر مەسەرن بازدانێکی کردووە لە جینەکانە ئەمە هەیە و هەندێ و جۆری خۆراک ینی ئەوانەی دەرکەوتووە کە چەوری و شیرینی زۆرە خۆنەوە مناڵانە و بە تایبەت ئەگەر قەڵەو بن قەڵەوەکان و ئەوانەی کەم ئەجوڵێن ئەوانەی وەرزش ناکەن ئەوانە دەرکەوتووە زووتر تووشی ئەم حاڵەتانە ئەبن زیاتر توژە بن وەک لەوانەی کە مەسەرەن قەڵەو نین یا ئەجوڵێن و وەرزشەکەن ئەمە هەمووی دەوری هەیە ینی توانین بڵێن خۆراک قەڵەوی و هۆکاری جینی وراسی ئەمانە هەمووی دەوریان هەیە و لە کۆمەڵگە بۆ کۆمەڵگەی جیاوازە وکو باسم کرد ئەفریقیەکان هەر زووتر لە ئێمە لە خەڵکی تر باڵەقە بن و نۆرمەڵیشن یعنی ئەمە ناتوانین بڵێ نەخۆشیە کەواتە ئەتوانین بڵین ئەو ژینگەیە ئەو کۆمەڵگای کە تیا گەورە ئەبێ هەندێک جار هۆکارە بۆ ئەوەی کە ئەم کەسە زووتر باڵق بێت هەندێک دەرمان یعنی هەندێک دەرمان هەیە کە بەڕاستی پێکهاتەکان لە پێکهاتەکە هۆرمۆن هەیە بە تایبەتی ئەوانەی دەرمانانە بەڵێ ئێستا بۆ نمونە هەندێک دەرمان وەرزشکارەکان بەکارێنن بۆ دروستکردنی ماسوولکەکان و ئەوانە هەموو هۆرمۆنە هۆرمۆنی ستیرۆیدیە یاخود مەسەرەن لە مناڵە هەندێک جار مەجبورە بۆ ئەوانەی کە گونیان هێلکە گونەکانیان دانە بە زیوە علاجی هۆرمۆنی بەکارێنن بەوە
بۆ دابەزاندنی ئەوە دەبێتە هۆی دروستبوونی زۆر نیشانەکە. باش ئەو دەرمانانە کە بەکارهێنن ئەگەر دایک و باوکێک بەکارهێنەری ئەم جۆرە دەرمانانە بن ئەگەر هەیە لە داهاتوە مناڵەکان کێشەی هەبێ لە باڵغ بوونە بەڵێ بێگومان ئەگەر هاتوو مەسەرەن نسبەتێکی زۆر مایەوە ئەو دەرمانە ماوەیەکی دوور درێژ بەکاری هێنا ئەوە نیشانەکان دروست دەبن و نیشانەکانیش کاتێک دروست بوون خۆی گرفتەکە لەکوێیە گرفتەکە لەوە ینی بۆچی ئەمە ناڕەحەت بین بەوەی کە مناڵێک مەسەرەن پێش 8 ساڵی باڵغ بێ مناڵەکە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی عەقڵیەوە ئامادە نییە بۆ ئەو قۆناغی کە تێکەوتووە لەبەرەوە تووشی گرفتی دەرونی گەورە دەبێت تووشی دڵەڕاوکێ و خەمۆکی و ئەوانە دەبێت دوایی زوو پیر دەبێت ینی دیاردەی زوو پیری لێ دەرەکەوێت هەندێک جار مەسەرەن فشاری خوێنی بەرزەبێتەوە مناڵەکە و باڵای ڕاستە لە پڕ لەو کاتە باڵای بازدانێکی کردووە بەڵام باڵای کۆتایی کورد دەبێت کورتە باڵا دەرەچێ و ئێستا گرفتێکی گەورەیە لە لای خەڵک ئەوەیە کە دێن شەکوا دەکەن مناڵەکەمان باڵای کورتە باڵای زیاد نییە ئێمە خشتەی تایبەتیمان هەیە حساباتی بۆکەین بزانین ئەگەر فعلەن مناڵەکەی باڵای کورد بوو ئەبێ بزانین هۆکاری هۆرمۆنیە وەکو هۆرمۆنی گەشە یا هۆرمۆنی نێرینەومێینە کە ئەمانە دەوریان هەیە و تایبەتی لە قۆناغی باڵغ بووندا ئەگەر هۆرمۆنەکەی نەبێ ئەو باڵایە بەرز نابێ یاخود ئەگە زۆر بێ وەکو بابەتێک ئێستا باسیەکەین ڕاستەقی نەبێ باڵغ بوونی پێشوەخت بێ زیاد لە پێویست باڵای بەرز دەبێ ئەمەش ئەبێ بە هەند هەڵبگیری ئەم نیشانەیە ئەوێ بێت بڵێ ئێمە هەستەکەین مناڵەکەمان لە ماوەیەکی کورتا باڵای زۆر بەرز بووە ئەمە نیشانێکی گرنگە و نابێ ئێمە پێمان خۆش بێ بڵێن وەڵا ئەوە وەزعی باشە بۆیە باڵا بەرزە لەمەوە دەرەچێ و چۆتە سەر فڵان کەس و نەخێر ئەبێ ئەمە بە هەند هەڵبگیری ئەبێ ببرێ بۆ پزیشکی پسپۆر و حساباتی بۆ بکرێ بزانێ ئایا ئەمە باڵغبوونی پێشوەخت نییە باشە دکتۆر باسمان لە پێشوەختی باڵغ بوون کرد لە کچوو لە کوڕا بەڵام دواکەوتی باڵغ بوونیش ئەویش هەیە ئەویش بەڵێ بەڵام ڕەنگە حاڵەتەکەی کەمتر زۆر کەمترە ئەماشە بەڵێ بەس با باسێکی ئەوەش بکەین بەڵێ ئەمە بەڕاستی لە کچانە هەندێک جار مەسەلەن سیرەکە گەیشتۆتە 14 ساڵ باڵغ بوون تەواو نەبووە یا هەر نەهاتووە نیشانە و لە کوڕانە 15 و 16 هێشتا هەر مەسەلەن نیشانەکانی دەرنەکەوتو کە مەکاڵەی نیشانە بۆ نمونە مەسەلەن ئەگەر کچ بێ سووڕی مانگانەی هەیە ئەگەر کوڕ بێت سپێرمی دروستە بێت ئەوانە بینێت خۆی لە خەوا یاخود لە حاڵەتی ترە ئەمانە دروست نەبوون ئەمەش نیشانەی خۆی هەیە نیشانەی ئەوەیە کە ئەم هۆرمۆنەی کە لە ژێر مێشکەوە ئەڕژێ بۆ هێلکەدان و هێلکە گونەکان کە هۆرمۆنەکان بڕێژێ ئەو هۆرمۆنەی نییە نیەتی ئەبێ بیدرێتێ بۆ ئەوی باڵغ بێت چکە گەر باڵغ نەبێت لە کاتی خۆیان دیسان گرفت دروزەکە دیسان مشکلەیە یعنی بۆیە ئەبێ ئەم حساباتە بە هەند هەڵبگیرێت چ پێش وەختا چ دواکەوتن زۆر باشە دەرزی گەشە بۆ مناڵانەی کە باڵغ بوونیان دواکەوتۆ یاخود بۆ هەرچی هۆکارێکی دیکە بێکەوە پزیشکەکان زانیاری زیاترمان بێنەسەری دەرزی گەشە کەی ئەکرێت و بۆ کێ ئەکرێت و چۆنیش ئەکرێ ئەو دەرزیە خۆی دەرزی گەشە پێڵن گرۆت هۆرمۆن هۆرمۆنی گەشە کە هۆرمۆنە هۆرمۆنێکە ئەویش هەر لە ژێر مێشکەوە ئەڕژێت دەبێتە هۆی بەرزبوونی باڵا عادەتەن تا 2 ساڵ مناڵ کە لەدایکە بێت باڵای درێژبوونی یعنی با بڵێن گەشەکردنی بە تایبەتی باڵای احتیمال لەسەر خۆراک دەکات نەک لەسەر گلاندەکان تەنها غودەی دەرەقی نەبێ کە گلاندێکە لە ملی ئێمەدا هەیە ئەوش دەوری هەیە لە درێژبوونی باڵا ئەگەر غودەی ئیشی نەکرد ئەوەی ئەدرێتی ئەگینا هۆرمۆنی گەشە تا پێش 2 ساڵ زۆر حسابی بۆ ناکرێ بۆ ئەوەی کە پێویست ببیرێ بەڵام دوای 2 ساڵ کە بینیتان مناڵەکە چەند جارێ ئەبرێ بۆ کێشان و پێوانەی باڵا سیرکێ باڵای زیایی نەکردووە ئەبێ ببرێت ئەو کاتە فاسی هۆرمۆنی گەشەی بۆ بکرێەوە وێنەی ئێکسی ئێسقانەکانی دەستی بگیرێ بزانێت تەمەنی ئێسقانی ئەو مناڵە لە دوایە لە پێشە شانی باسە ئەمە بۆ بلۆغی پێشوەختەیش ئەبێ ئەو ئەشیعانە بگیرێت چکە ئەمانە سیرەکەی تەمەنی ئێسقانیان لە سەر و تەمەنی ڕاستەقینەی خۆیانەوەیە سایمەگە بچین ئێسقانەکانی خۆوان بزانین لە چ تەمەنێکایە ئێمە فەحسمان هەیە ئەشیعامان هەیە سیتیسکانمان هەیە پێ دەڵێت تۆ تەمەنی ئێسقانت ئەوە نەساڵە سیرەکەی ئایا تەمەنی ڕاستەقینت نزیکە لێی یان دوورە
ئەگەر دوور بوو ئەمە حاڵەتێکی نەخۆشیە و ئەگەر نزیک بوو ئەمە نۆرمەڵە. اینجا ئەویش بەو شێوەیە، یعنی ئەبێ ئەو حسابانە هەمووی بکرێ. باشە دکتۆر، دەرکەوتنی چ نیشانەیەک لە کوڕانیان لە کچانە ئەکرێت بڵین مەترسیدارە و نیشانەیەکە بۆ هەبوونی نەخۆشیەک لەم بڕێیە لەم کچەیە؟ بەڵێ وەکو باسم کردو نیشانەکان کتوپڕ نین، یعنی وەکو مەسەرم بڵێ ئەمان نیشانەیەکی سکچون و ڕشانەوەیە یا بورانەوەیەکە یان گەشتکەیەکان شتێکیوە، بەڵام دەرکەوتنی ئەم نیشانانە بە شێوەیەکی تەدریجی دەرەکەون، بە شێوەیەکی هێواش گەورەبوونی سنگ، مەسەرەن خوێنن سووری خوێن یاخود خوێن لە ناولەشی کچەوە، یاخود گۆڕانی دەنگی کوڕ، یا زیبکە کە کاتی خۆی نەبوو زیبکەی دەم و چاو. ئەمانە هەرێکێک لەمانە پێوی ئەڵێن ئەلارمینگ ساین، یعنی جەڕس لێەیە، زەنگ لێدا کە ئەمە حاڵەتێکی وا لەوانەیە هەبێ. ئەمانە ئەبێ بە جدی بگیرێن و بچێ فەحسی هۆرمۆناتی بۆ بکرێ، هەندێک جار ئەگەر کچ بێ سۆنەری بۆ بکرێ، هێلکەدان و منداڵدانی بزانی چۆنە، و هەندێک جار تیشکی MRI بۆ گلاندی ژێرمێش و بۆ هایپۆسەلەمەس بکرێ بزانی لەوێەوە خەلەل هەیە یان نا، ئەنجا فەحسی هۆرمۆنەکانیش بکرێن. نابێ ئێمە لە ڕێوە یەکێک لەو نیشانەماندی بەس بچین لە ڕێوە فەحسی هۆرمۆنەکان بکەین، چکە هۆرمۆنەکان وەکو باسم کرد بە زۆری لە خەوە و لە شەوە ئەڕژێن، یعنی شتنی ئەو کاتێ بۆ یەکەی وا دەرچێت. زۆر باشە. ئەجا دکتۆر لەوانەیە مەزۆجات تێبینیەوەمان کرد بێت هەندێک کەسێ ئەبینی زۆر وردی لێە، بەڵامیتر لە دوایە ماشەڵا کەسێکی باڵا بەرز و بەهەیکەل و جوانی لە دەرەچێت. هەنێک کەسیش هەیە ئەبینی لە پڕێکانی گەشەی زۆر باشە، بەڵام سیرەکەی گەشەی ئەوەستێت. ئەمە هۆکارێکە لەوەی کە بڵێن ئەمەی دیکەیان لە سەرەتادا هیچ کێشەیەکی نەبووە، بەڵام لە دوایەوە بردەوە کێشەی بۆ دروست بە لە باڵغ بوونەکەیان، ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بێگومان گەشەکردنی مناڵ پابند نییە تەنها بە هۆرمۆنەوە، خۆراک دەوری هەیە، خەو چالاکی دەوری هەیە و بۆ ماوەی هۆکاری بۆ ماوەی دێوری هەیە، ینی وەکو چۆن وتراوە کێچی ئەبێ و فیلفیلی ئەبێ، ینی عادەتەن مناڵ ئاچێتە سەر دایک و باوک، یعنی ئەگەر باوک و دایکەکە کورتە باڵا بن مناڵەکەیش هەر کورتە باڵا دەرەچێت، وەگەر باڵایان بەرز بێ مناڵەکەیش باڵا بەرز دەرەچێت. ئەنجا ئەو زیادکردانە مەسەلەن تا تەمەنێکی دیاری کرا و گەشەکە نۆرمەڵە، یعنی سیستەمی خۆراکی نۆرمەڵە، یعنی هۆرمۆنەکانی نۆرمەڵن، یعنی باری دەرونی و ئەوانەی نۆرمەڵە مناڵەکە. بەڵام ئەگەر هاتوو لە پڕ وەستانێک یاخود پاشەکشەیەک ڕوویدا لەو پێشکەوتنانە، یعنی گرفتێکی هەیە، کێشەیەکی هەیە، بەس شەرت نییە هەر ئەوە کێشەی بلوغ بێ، لەوانەیە لەو فترەیە خۆراکی مناڵەکە تاوا نەبێ، لەوانەیە باری دەرونی هەندێک نەخۆشی دەرونی هەیە کەوا لەکە گەشەی منە هۆرمۆنەکان نەڕژێ، هۆرمۆنی گەشە نەڕژێ، ئەمانە هۆکار بن. یاخود مەسەلەن جاری وا هەیە زەربەت ڕاس، ینی ینی زەبرێک بەرمێش کەوێ، ئەمانە هۆرمۆنەکان تێگەدات، ینی لەو کاتا ئەبێت تۆ بگەڕێ بۆ هۆکارەکەی بزانی هۆکاری چییە، نەک مەسەلەن گەشەی باش نییە هەڵسی مەسەلەن دەرمانێکی بێتێ گەشە بکە، ئێمە ئەمانەوێ بزانین هۆکاری ئەم وەستانی گەشەیە چییە. زۆر باشە. جادی تۆ باس لە لایەنی دەرونی کرد، هەرچەندە پسپۆرەکەی بەڕێست دەرونی نییە، بەڵام لەگەڵەوەیە لەوانەیە زۆرجار لە کچان و لە کوڕانیشدا کاتێ ئەو باڵغ بوونە ڕوو ئەدات، هەنێجار لە لایەنی دەرونیەوە کاریگەریان تێکات، تا چەند پێویستە لەو کاتی باڵغ بوونەیە دایکان و باوکان خێزانەکان یاخود هەر کەسێکی دیکە زیاتر لە مناڵەکانیان تێبگەن. بۆ نمونە لەوانەیە کوڕەکان کاتێک کە گۆڕانکایی بەسەر دەنگیان دادێت، هەنێجار لە ڕوویان نا لە کۆڕ و کۆبوونەوەکانە زیاتر بەشداری بکەن و قسەش بکەن، کچان بە هەمان شێوە. خۆی بڵێ ئەم بابەتە بابەتێکی تا ڕادەیەک داخراوە، یعنی خەڵک کەمتر هەیە ئامادەیە مەسەرەن لە ڕێوە ئاشکرای کا بێ بڵێ وەڵام مناڵەکەم تووشی سووری خوێن بووە یا مناڵەکەم سنگی گەورە بووە کە کاتی نییە و لە پڕپەیا بووە. بابەتێکە لە ناو بەتایبەتی ئێمەی ڕۆژهەڵاتی ئاسی ڕۆشنبیری تەندروستیمان و پێویست نییە، یعنی هەستین ئەمە بە عیبەی دائنێن، بە نەقسی دائنێن، یاخود هەندێک جار سەرکۆنی مناڵەکەش دەکەن بڵێن چۆشتی وا هەبێ، بەڵام ئەمە بەدەست خۆی نییە، ئەمە کارێکە تێکچوونی هۆرمۆنەکانە و پێویستە بە هەندێک جار پزیشکی دەرونی بلێرە تەدەخولەکە، پزیشکی دەرونی تیانەگەیەنێ کە ئەمە دیاردەیەکە ئاساییە لە هەموو دنیا هەیە و چارەسەری هەیە خۆشبەختانە، ئەو چارەسەری کە پێی ئەدرێ
وەکە ئەو شتانە هەر هەمووی بگەڕێنەوە بارودۆخی ئاسایی. یعنی مناڵەکە وەکو بڵێ بچووکە بێتەوە لە ڕووی کۆ ئەندامەکەی زاوزیەوە، بەڵام باڵای هەروەکو خۆی ئەمێنێ و زیادەکا و هیچ کێشەی نابێ و ئەو قەلەقی و دڵە ڕاوکەیە بەو عیلاجانێک کە هەیە هەمووی لا ئەچێ. بەڵام لێرە من مەبەستم ئەوەیە کە لەسەر ئەو خاڵە هەڵوەستە بکەم کە دایک و باوک ئەم دیاردەیە نەشارنەوە و بە عیبەی نەزانن، چونکە داهاتووی مناڵەکان بەندە بەوەوە، یعنی حاڵەتی نەزۆکی، حاڵەتی نەخۆشیەکانی تری زوو پیر بوون، بەرزەفشاری خوێن، ئەمانە هەمووی هەتا جاریواش هەندێک شێرپەنجە حاڵەمە شێرپەنجێ و هۆرمۆنە ڕێژێ ئەبێ ئەمانە چارەسەر بکرێ، ئەبێ نەشارێتەوە، ئەبێ هەمووی ڕاست و ڕەوان بە پزیشکی تایبەتی خۆی بوترێ. شێوازی مامەڵی دایک و باوک پێویستە چۆن بێت لەو کاتەیە لەگەڵ ئەوەی کە سەردانی پزیشکەکان پزیشکەکە ڕێنمایی هەم کچەکە یا کوڕەکە کات لە هەمان کاتە ڕێنمایی دایک و باوکەکە کات لە کاتەکانی ترا پێویست دایک و باوک چۆن مامەڵە لەگەڵ ئەم کچەیە کوڕەیە بکەن. بەڵێ مناڵ یاخود کچ و کۆر وەکو ئێمە نین مەسەلەن گەیشتی بنە قۆناغی کۆتایی گەشەکردن بەردەوام لە گەشەیان. ئێمە ئەگەر دیقەت بگری هەر لێکەم ڕۆژی لەدایکبوونی مناڵەوە دەفتەری کوتان چارتێکی گەشەی تایە هەتا گەورە ئەبێ ئەو مناڵە ئەو چارتە مەسەلەن بە شێوەیەکی سیستیماتیک بە شێوەیەکی ڕێکوپێک سەردانی بەشی گەشە لە ئەمەڵبەندە تەندروستیەکانەکە کارمەندێکی تایبەت کە پسپۆڕ لەو بوارە حسابات بۆ مناڵەکە ئەکا بە دایکەکە دڵنیا ئەکاتەوە ئەڵێ مناڵەکەت گەشەی لە ڕووی کێشەوە، لە ڕووی باڵاوە، لە ڕووی چێوەی سەرەوە نۆرمەڵە و هیچ پێویستە بە دڵە ڕاوچێ ناکە. یاخۆت بە پێچەوانەوە ئەگەر خەلەلێکی بینی یا گرفتێکی بینی لەو خشتەیە پێی ئەڵێ بڕۆ بۆ لای پزیشکی پسپۆڕی مناڵان و بە تایبەتی بەشی گەشە، چونکە گەشەی مناڵەکەت وەستاوە یا وەکو جاران نییە یا وەک پێویست نییە، یعنی ئەو زیاتر زووتر هەستی پێکە و ئەوە زۆر گرینگە ئەگەر بێت و ئێمە پابند بین پێوێت، چونکە هەندێک نیشانە هەیە یعنی تەنها ئەو کارمەندە یا ئەو پزیشکە هەستی پێکە، هەندێک نیشانە کە گەیشتە قۆناغێکی زۆر زەق ئەوە خەڵکی بازاڕی شەستی پێکە. بۆ نمونە ینی تۆ مەسەلەن نەخۆشێکی بۆ لای من تووشی هەوکردنی جگەر بووە، هیچ زەردووی لە دەم و چاویان نییە، ئەوە گرینگە من ئەو کاتە بزانم ئەمە هەوکردنی جگەرە، بەڵام کە ناوچاو و پێستی مناڵەکە بۆ بەیانی زرد بوو خەڵکیشە سەرجارە پێڵی خۆتۆ زەردوویتە. ئەوش وایە، یعنی کاتێککە کورتە باڵا بوو هەموو کەسێک زانی ئەمە کورتە باڵای ئەوە درەنگە، دەبێت زوو هەستی پێ بکرێ بێ لە کارمەندەکەی لە پسپۆرە لەو بوارە ئەبێ خۆشارکی دایک و باوکە کە زوو هەست بەڵەکەی کچەڵێ ئەمە زۆر گرینگە کەەوە شتیتر نییە. تۆ باڵا مەسەلەن ڕەنگە نەتوانی بیگەڕێنیەوە بارودۆخی ئاسایی خۆی، ئەگەر نەگەڕایەوە ئەمە گرفتێکی گەورەیە، چونکە ئەمە ئێسقانە، یان ئێسقان کە درێژ بوو ڕەنگە کورد نەکرێتەوە، کە کورد یعنی بە عکسیشەوە کە کورتە باڵا دەچوو ناتوانی درێژی کەوە. باست لە شیرینیەکان کرد و باست لەوەکە چاوریەکان کرد و باست لەو پرۆتین و دەرمانانە کرد کە ڕەنگە بە تایبەت وەرچەوانەکان بەکاری بێنن. چ خواردنێک باشە کە بە تایبەت بۆ کوڕان بۆ کچان لە تەمەنی باڵغبوو ناخورێت؟ بەڵێ خواردنی ڕووەکی بەڕاستی دەرکەوتووە زۆر باشترە لە خواردنی ئاژەڵی. طبعاً خواردنی ڕووەکیش دەبێ یعنی خواردنێکی هاوسەنگ بێ، دەبێ پرۆتینی ڕووەکی تیا بێ کاربۆهیدراتی وەک پێویستیا بێ، ڤیتامینەکانی تیا بێ، سەوزە و میوە، ئەوانە هەمووی بە تایبەتی ئەگەر سروشتی بن، بە تایبەتی ئەوەی کە لە کوردەواریە هەیە ئەگەری خۆی بێ، ئەمانە زۆر بەسوودن بۆ گەشەکردنی باڵا و ڕێکخستنی کۆئەندامی زاوزێ و باڵقبوون. بەڵام ئەوانەی کە بەردەوام پرۆتینەکانی ئاژەڵی وەکو گۆشت و چەوری و شیرینیەکانی کە شەکریان زۆر تێ ئەوانە ئەخۆن عادەتەن قەڵەو دەرەچن، چونکە کالۆری بەرزیان تایە کە قەڵەو بوون ئەگەری دروستبوونی شێوانی هۆرمۆنەکانی نێرینەوە مێنە زیاترە. زۆر باشە. اینجا دایکان و باوکان هەمیشە لە خەمی مناڵەکانیان هەنێجار ئەوەندە لە خەمی مناڵەکانیان کە هێشتەکەن لەوان لە دوایە زیان بێ بۆ مناڵەکان و بە تایبەتی کاتێک کە مناڵە تازە لە دایکە بێت دایکێک ئەبینێت
مناڵی خزمێکی مناڵی خوشکەکەیەتی مناڵی ناسیاوێکێتی ئەبنێ لە مناڵەکەی خۆی قەڵەوتە لە مناڵەکەی خۆی باڵای بەرزرا ئەڵێ بەخوا گەشەی مناڵەکەی من وەستاوە کەواتە مناڵەکەی من کێشەیەکی هەیە ئەگەر هەندێک جار خۆشی نەبێت چواردەورەکەی وای لەیەکەن لەوەی کە ئەڵێن ئەو مناڵی تۆ کێشەیەکی هەیە هەندێک جار لەوەی کە ئەیبینین هەندێک جار هەندێک قەترە و شتێکە بۆ مناڵ بەکاردەهێنرێن بە پێ ڕێنمایی پزیشکی دایکەکان خۆیان بەکارێن ئەڵێن بۆ گەشەی مناڵەکەمان باشە لەبێت لەوانەیە دایکێکی تر بەکاری هێنابێت ئەمان تا چەند زیانی هەیە ئەگەر زیانیشی نەبێ بۆ بەڵێ وەکو باسم کرد ینی من سێری سەرچاوە هەرە تازەکانم کرد ئەڵێ هەرگیز نابێ مناڵی خۆت بەراوردکەی بە مناڵێکی تر چونکە ئێستا هەمە گەورەی شوانی یەکێکمان قڵەوە یەکێکمان لاوازە یەکێکمان باڵای لەوانەیە هاوتەمەنیش بین بەڵام باڵامان جیاوازە کێشمان جیاوازە فڵان کەس بووە ئەمە نابێ ئێمە بەو شێوەیە هەڵسو کەوت لەگەڵ مناڵەکە بکەین ئەبێ ئێمە لە ڕووی زانستی و تەندروستیەوە ئەبێ هەڵسوس کەوتی لەگەڵا بکەین ئەویش بەوە ئەبێ وەکو باسم کرد ئەو چارتی گەشەیە کە ڕێنجێکی دانا و معدەلێکی داناوە لەوەنە بۆ ئەوەنە نۆرمەڵە یعنی ئەمە زۆر چاکە بەدایکەکە ئەڵی جای ئەڵی 100% نۆرمەڵە مناڵەکەت یان لە 75 نۆرمەڵە لە 80 نۆرمەڵە کەس نییە لە کامل یعنی ئەڵێ کەمال و لله لەناخوا هیچ کەسێک نییە 100% نۆرمەڵ بێ بەڵام لە معدەلی نۆرمەڵایە لە ڕێنجی نۆرمەڵایە کە ئەمە ئاساییە کە ئەمە هیچ کێشەیەک دروست نابێت لە داهاتووە و گرفتێک لەسەر تەندروستی نیە بۆیە دڵنیاییەکە دەبێت لەوێەوە بدرێ بەتایبەتی کە دایک و باوک خۆیان نازانن بەتایبەتی ئەگەر یەکەم مناڵیان بێ یەکەم مناڵیان بێ ئەزممویان نییە بزانن مەسەر مناڵ کەی باڵەکە بێ مەسەرەن کەی تووشی سۆری مانگانە بێگەر کچ بێ یان ئەو شتان نیشانەکانی ترکە باسمان کرد باشە دکتۆر ئەگەر تەواوی نیشانەکان دەرکەوت بەڵام نیشانێک دواکەوت زۆر گرنگ نییە ینی بە شرتێ سۆری مانگانە نەبێ سۆری مانگانە نەبێ نیشانەکانی هەرێ ئەگەر سۆری مانگانە نەبێ یعنی و ئافرەتە لەوانەیە نەزۆک دەرچێت یعنی هێلکەدانی چالاک نییە حاڵەتێکی پێڵێن ئۆڤەرێن فەیلەر یعنی فەشەلی هێلکەدان یعنی ئەبێ ئەمە هەبێ ئەم حاڵ بەڵام دروستبوونی سنگ یاخود مەسەلەن گۆڕانی دەنگ یا بۆنی ئارەقی ژێرباڵ ئەگەر دواشکەوێت گرفتیان لە کوڕانە بەڵێ لە کوڕیشە بە هەمان شێوە چی مەترسیدارە ئەگەر گەورەبوونی هێلکە گونەکانی بە قۆناغی باڵغبوونە نەڕۆشت چونکە ئەندامی سەرەکی نێرینە بۆ هەمە هەدفمان چییە خۆی لە توخمە جیاوازەکان هەدفمانەوە خستنەوەیە وەچە خستنەوە کە کەسێکی نەزۆک دەرنەچێ ئەگە هێلکە گونەکانی هەر لە حەجمی خۆیانمانەوە گەشیان نەکرد بوو گەورە نەبووبوون کە ئەویش خشتەی تایبەتی خۆی هەیە ئەبێ بە گوێرەی ساڵەکانی باڵغبوون ئەگەر ئەو نیشانەیە لە کوڕێکا دەرکەوتێک باوکەکە ئەتوان سەردانی پزیشک بکەن و چارەسەری هەیە بەڵێ چارەسەری هەمویان چارەسەری هەیە زۆر باشە دایکان و باوکان بۆ مناڵەکانیان هەر لە سەرەتای کە مناڵەکان لە دایکە بن پێویستە چەند مانگجارێ مناڵەکانیان بەرن بۆ لای پزیشک بۆی کە بزانن لە ڕووی گەشەوە لە ڕووی هەر شتێکی دیکەی تەندروستیەوە مناڵێکی تەندروستیان هەیە خۆی ئەمە بە گوێرەی تەمەنی مناڵەکە یعنی لە ڕۆژی یەکەم ڕۆژی لە دایک بوونەوە کە هەفتەی یەکەمە چێ کوتانی سەرشانی بۆکە خشتەکەی بۆ دائەنرێ پێ ئەوترێ مەسەرەن 2 مانگ جارێک هەتا تا ساڵێ دوای ساڵەکە مەسەرەن 4 مانگ جارێ دوای مەسەرەن ساڵانە خشتە لەوێ بەگوێری حاڵ قۆناغەکانی گەشەکردن مەکاتەکان دیاریەکرێ و دایک و باوک لەو کاتە مناڵەکە ئەبن پێویستە بیبن نابێ پشتگوێ خاوەڵا مەجالمان نییە و یان جا بۆ جاری داهاتوو نەخێر ئەمە کانەبێ لە کاتی خۆیان بکرێت بەڵێ بێت تو دڵنیایی وەرگری کە مناڵەکەت گەشەی زۆر ئاساییە و ئۆکەیە هیچ مشکلەی نییە ئەنجا چکە مافی مناڵەکەی لەسەر دایک و باوک مناڵەکە خۆی نازانێت هیچ ئەگینا ئەوە قبول ناکرد باشە ڕێژەیەک یا داتایەکی فەرمی لەبەردەستە با بڵین باڵغبوون لە هەرێمی کوردستانە بۆ کچان و بۆ کوڕان ئاساییە یان مەڵوختەمان زۆرترێکە وەڵاهی ئەوەی من بزانم داتایەکی سابت نییە لەوانەیە لە نەخۆشخانەی ئێمە هەبێ لە نەخۆشخانەکەی بەڕێزان من لەو بوارە کار ناکەم بەڕاستی بزانم من بخۆم پزیشکی مێشک و دەماری مناڵانم ڕاستەقینە بەڵام هەیە پێم وایە ئەوانەی کە سەردانیان کردووە بەڵام گرفتمان ئێمە لەوانەیە لەو نوعانەی کە سەردان ناکەن کە حاڵەتەکە ئەشارنەوە یا بە عیبەی دائەنێن یا خۆت هەستی پێ ناکەن ینی پیان وایە کە مەسەرەن لە پڕ زیادبوونی باڵا شتێکی باشە یا لە پڕ گۆڕانی دەنگ ئەمە قورگیەشەیە مەسەرەنی حساسیەتە شتێکی ترە نەخێوانیە ئەبێ ئەمانە بۆ ئێمە گرفتن
زۆر باش ئەنجا من پێم خۆش بۆکو کۆتا پرسیارم لە ئێستادا هەڵمەتێکی کوتان لە شاری سلێمانی و لە دەوروبەری سلێمانیا بۆ منداڵان هەیە بۆ جە نەخۆشیەکانی سوورێژە بەڵام زۆر لە دایکان و باوکان ترسێک لە دڵیانە هەیە لەوەی کە ئەترسن مناڵەکانیان بکوتن لەبەروی ئەڵەن لەوانەیە لە دوایە زیان بە مناڵەکەمان بگەێنێ ئێوە وەکو پزیشکێکی پسپۆر لا نەخۆشیەکانی مناڵان تا چەند دڵنیایی ئەدەن بە دایکان لەوەی کە ئەم کوتانانە هیچ گرفتێک بۆ مناڵەکانیان دروست ناکات بێگومان ئەو کوتانە زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەگەری بڵاوبوونەوەی سوورێژە لە ناوچەکەمان و لە کوردستان و تەواوی عراق ئێستا ئەم هەڵمەتە هەیە لە هەمووی هەیە ئەگەرەکە ئەوەیە کە بەهۆی زیاتر بەهۆی ئاوارەکانەوە کە نەکوتراون لە کاتی خۆیان مناڵەکانیان ڕۆژانە نەخۆشی سوورێژە لە خۆشخانە ئەبینین و من ڕۆژانە تەلەفۆنم بۆ ئەکرێ ئایا مناڵەکەی ئێمە مەسەلەن فڵان نەخۆشی هەیە لە قوتابخانە ئەو کوتانە بکات یان نەکات ئەم کوتانە زۆر سەلامەتە هیچ گرفتێ دروست ناکە و بە پێچەوانەوە کۆ ئەندامی بەرگری مناڵ بەهێز دەکات بەرامبەر بە سوورێژە و نابێت دایک و باوکی بڵێ وەڵا خۆ مناڵەکەی من گەورە بووە ئیتر ناگرێت نەخێر سوورێژە ئەگەر بێت و لە گەورەیە بیگرێ زۆر مەترسی و ماکی خراپتری لێ دەکەوێتەوە وەک لەوەی کە لە مناڵە لەبەر ئەوە ئەبێ ئەو کوتانە بەجددی بگرن و مناڵەکان بکوتن و ئەوە مافی مناڵە لەسەر دایک و باوک دکتۆریان دەست خۆش بێت سپاس شتێکەکەی ئێمە ئاماژەمان پێ نەکرد بێ وەکو پرسیاریان باسمان نەکرد بێت پێم وانە من هەر جەخت لەوە ئەکەمەوە کە دایک و باوک ئەوە بە شەرم نەزانن ئەوە بە عیبە نەزانن کە مناڵەکە پێش وەختە لە عازب بووە و بە گرنگی بگرن بۆی خۆناغچکە چارەسەری هەیە چارەسەرەکەیشی بەخۆڕاییە لە نەخۆشخانەیە و گران نییە و هیچ ئەعرازی جانبیشی نیە ینی نیشانەی خراپی نییە دەرمانەکە بڵێ وەڵا ئەترسم من چۆن دەرمانێک بە مناڵەکەم باڵای بۆستێ یان چۆن مەسەلەن بیگەڕێنێتەوە دۆخی ئاسایی نەخێوانی زۆر سپاس بە ئامادەبوون